ناونیشانی ئینفلۆنزای بەراز ئێستا یان ئینفلۆنزای باڵندە لە جیهاندا گۆڕاوە بە ئینفلۆنزای وەرزی. یعنی ئەو ڤایرۆسانەی کە هەیە لە دەوروبەری ئێمە پێیانەوترێت ئینفلۆنزای وەرزی هەموو جۆرە ڤایرۆسەکانی تایە. ئێمە ساڵی پار بڵێن ئەو حاڵەتانە هەبوو و مردووشمان هەبوو. ئەم ساڵ حاڵەتمانەیە بەڵام خۆشبەختانە زۆربەی زۆر یانێ توانم بڵێم لە سەدی ئەو حاڵەتانەی کە تووشی ئینفلۆنزا بوون هاتوونەتە لای ئێمە چارەسەریان وەرگرتو بە سەلامەتی گەڕاونەتەوە ناو ماڵ و مناڵی خۆیان. ئەمەش نیشانەوەی ئەم ساڵ ئێمە باشتر خۆمان ئامادە کردو بۆ بڵاوبوونەوەی ئینفلۆنزا و تەجروبەیەکی زیاتریشمان وەرگرتو. تۆ خۆ دەزانی ئەم جۆرە نەخۆشییانە نەخۆشی نوێن، بەڵام لە شوێن و لە دەرمان و ئەوانە هەشت کەم و کورتیمان هەیە. ئەگەر بتوانین وە ساڵی داهات و حکوومەت و ئەوانە هاوکارمان بێ ئەتوانین زۆر بە باشی سەیطرە بکەین بەسەر وەزە. وەڵا بە عەدەد بزەبت لەوە چێت 15-20 کەس بێت، بەس کەس نەمردووە یانی بەرە.